يا الله خويا زنكي بەڵێ چۆنی گیانەکەم باشی حواڵە چۆنە خێر مارکێتەکەی ڕێبواریان بڕیوە واتە تاڵان کراوە باشە بە جدیتە ئەی باشە پارە زۆر براوە نازانی ئاشکرانە بۆ کێیە ئاها ئەزانی چۆنە باوەنەکەم با ئێمە جارە پێش ڕووداوەکان نەکەوین ئیمانی خۆمان زایە نەکەین خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمێت یا ئەیها الذین آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا واتە ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە کاتی هەواڵێکتان پێیەگا کاتی هەواڵە دەبیستن یەکسەر بڕیار مەدەن تۆمەت و بختان بۆ خەڵک ساز مەکەن چونکە لەوانەیە هەواڵەکە ڕاست نەبێت چاوەڕێکەن تاکو هەواڵەکە ڕوون ئەبێتەوە تاکو بە بەڵگەوە ئاشکرا بێت ئەو کاتە بڕیار لەسەرەوە بدە ئێستا لە ئێستا گوناحی هیچ کەسێک تاوانبارکەین دوایەوەش کی ئەڵێ شاگردەکەی بووە دوایەوەش بایەمە بزانین ڕاستی ڕووداوەکە چییە با پێش ڕووداوەکان نەکەوین چونکە زۆر جا بەڕاستی کەسانێکن پێش ڕووداوەکە ئەکەون بەبێ ئەوەی بزان مەوزوع چییە دوجار تووشی تۆمەت و بختانێکی زۆرە بن و کەسانێک تاوانبارەکرێ کەسانێک تووشی هەڵاکەن کە هیچ گوناحێکیان تێدا نیە لەبەرەوە بەیان پێش ڕووداوەکان نەکەوین بەپێ ئەو ئاەتەی خوای گەورە ئێمە نابێت تا هەواڵێکمان هەواڵەکە پشتڕاست نەکرێتەوە تاکو هەواڵەکە نەزانین ڕاستە لە شوێنێکی دروستە وەردەگیرا بێت بە ئەین خۆمان زیانەکەن تۆ لەوە چێ دەمادە و بیستێت وەڵا فڵان کەس بڕیوێتی یاخود یاخود فڵان کەس تاڵانی کردووە بەیەمە هەوڵ بدەین ئینشاءڵڵا چاوەڕێکە بزانین ئاشکرا بێ ئینشاءڵڵا خوای گەورە حەقی بسێنێت باشە باوانم يلا دي دعاء بيني ان شاء الله جانكم يلا دي خالق جانكم خالق ما مصيان كسانك هن كاتي حوالك دبيستن ياخذ حوالك برجو دكبيت ببي اوي بداره چون بو براستي حوالك بكن زور جار قرار لسشتك ادن زور جار كان بابي بوختان وتومتوا زور جارم كسانه ببي اوي بلغيه كان هبي يكسر قرار لسشتك ادن ام جوره كسانه وام بابه الاسلام شلون باسيده وكنه بسم الله الرحمن الرحيم لو باري وحادثيك روي داو لسردمي پیغمبر صلى الله عليه وسلم پیاوێکی نردوویەکێک لە ئەسحاب بۆی بچێت لە عەشرەتێک زەکات کۆکاتەوە ئەوش پێشتر کێشەیەکی لەگەڵ ئەو خەڵک و مەنتیقا هەبووە چۆتە نیوەی ڕێگەکە و گەڕاوەتەوە و توێتی ئیشەکەیان نەکردو و زەکاتیان ناوەمەتێ و خەریک بۆ بیشم کوژن ئەوانە لسر أم آيات دابزي عند المفسرين وافرمهم لسر أم سبب أم آيات دابزي أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين يعني أي إيمان داران أجر كسك جناه بار فاسق بيك يعني يقول تمام مسلمانتي ملتزم نبي هوالك جرينجي بو هنا لسر روداوكي جوري وش روداوكي جوري شو كبي في أمر إخوة روبرويان بيتو شدروا أداء لم أنجامي أم هواله ئێوە تەثەبوت و تەبەیون بکەن یعنی شتەکە ڕوونکەنەوە بە دواچوونی بۆ بکەن نەوەگوانە بێ نەبادا ئێوە دوای هەندێک کار و کاردانەوەتان هەبێ لە ئەنجامی ئەو هەواڵە ناڕاستە دوای پەشیمان ببن فتصبحوا على ما فعلتم نادمين لەسەر ئەو کارێک کردوتانە لە ئەنجامی ئەو هەواڵە ناڕاست و تەبەیون نەکردنە ئێوە پەشیمان ببنەوە لەبەر هەر کارێکە دەکرێت پێویستە هەر هەواڵێکە دێ پێویستە بەڵگە هەبێت بە بەڵگە و دواتر قەرای لەسەر بدرێت بێ بە دواچوونی ڕاستەقینە بکرێت و ئیشەکە تەواو دڵنیابی ئەو هەواڵە وایە ئەو قسە وایە ئەو دەنگ و باس و خەبەرە وایە ئەنجا کاری لەسەر بکرێت نابێ هەر وتیەک واتەواتێک کەوتە ناو تۆ یەکسەر ئیشی لەسەر بکەی یەکسەر بڵاوی کەیتۆ یەکسەر لە فەیسبوک بینوسی یەکسەر لە وەکو لە جەریدە و کەناڵەکانی ڕاگەیاننا بڵاو کرێتەوە ئەوە بەڕاستی گوناهێکی گەورەیە و ئینسان پێچێتە ڕیزی یەکێک لە تاوانە گەورەکان لە ئیسلام سەبر باشترین هۆکارە بۆی کێمە سەبر بگرین تاکو شتەکان ڕوو نەبێتەوە بەڵێ ئەبێ شتەکان وەکوتم بە دواچوونی بۆ بکەیت تەمان دوای بە دواچوونتر تۆ بۆ دەرکەوت بۆ ڕوون بووە ئەو هەواڵ ڕاستەتوانی بیڵێ بەڵام بۆشی دەرکە و ناڕاستە ئەبێ وازی لێبێنی ئەبێ ئیشی لەسەر نەکەی بۆ نمونە تاوانێک ئەدرێتە پاڵ کەسی فلانە شتی هەیە فلانە سیفەت فلانە خراپە فلانە گوناهی کردووە تۆ نازانی وایە یاوانێ کە بە دواچوونەکەی سێرەکەی ناڕاستە نابێ هەواڵە بڵاوکەیت پیغمبر خدا فرمود صلی الله علیه و كفى بالمرء كذبا ان يحدث بكل ما سمع بس انسان بدروزن بنوسر لای خوا هر شتێکی بیست بەرگوێیکە و بیگەڕێتەوە مەرجنی هەرچی بەرگوێتەکەی ڕاست بێ
مەجێرکی خەڵکی لێ وابێ ئەم جۆرە هەواڵانی کە زۆر جا بڵاو دەکرێتەوە کە ڕاستیش نییە ئەم جۆرە کەسانتوان بڵێ ناو خەڵکە بە درۆزن دەرەچن دوجار بەڵێ بە پێ ئەم حەدیسەی دووەم خوێنمەوە بە پێ ئاەتەکەش فاسقە بە پێ ئەم حەدیسش بە کاذیب و درۆزن لە خەڵەمە درێ ئەگەڵمان ڕوونکەیتەوە فاسق بواتای چی دێ بەڕوونی فاسق ینی خۆی ئەسلی وشەی فەسەقە ئەوەیە میوەیەک لە توێکوڵەکەی خۆی لە قەباقی خۆی بچێتە دەرەوە مەساوکو فستقێک نیێتە دەرەوە هەتا فستق لەوچی لەوە نزیکە یا خورمای لە توێکوڵەکەی نییە بێتە دەرەوە پێوتێ فەسەقە لەبەرەوە مسلمانی ڕاستەقینش ئەگەر لەو ڕێگە ڕاستی قورئان و سونەت لای دایناوە بووی لایە پێوتێ فەسەق. سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شەشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورە و پاشان ئەوکارانم بووین میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ بەڕێزانم ڕۆ لەگەڵ کامێرەمانی هاوکارم عەبدوڵڵا مستەفا پەیامێکی دیکەی هەوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی و خۆشحاڵیەوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت یا ئەیها الذین آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا واتە ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە ئەی باوەڕداران کاتێک کە هەواڵێکتان بەرگوێ دەکەوێت کاتێک کە هەواڵێک دەبیستن یەکسەر قەرار مەدەن لەسەر ئەو شتە و بڵاوی مەکەنەوە بەڵکو بە دووەرەچوونی بۆ بکەن تا بزانن هەواڵەکە ڕاستە یاخود ناڕاستە تا ڕاستیەکان ئاشکراوێ بەڵگەوە ئێوە هیچ باوەڕ بەم هەواڵە مەکەن و بڵاویشی مەکەن ناو خەڵکدا چونکە زۆر جار کەسانێک هەواڵەکان بڵاو دەکەنەوە کە جێگەی شک و گومانن کە جێگەی باوەڕ نین کە کەسانێکن لەناو خەڵکا بە کەسێکی درۆزن ناوبانگیان پەیدا کردووە چونکە زۆر جار دەبین و دەبیستین هەواڵێک بڵاو دەبێتەوە خەڵکانێکی زۆر قەراری لەسەردات بەبێ بە دۆرەچوونی بکات بەڵام دوجار کە ڕاستەکان دەرەکەوێت ئەو کاتە ئەو کەسە لەنێو کۆمەلگادا بە کەسێکی درۆزن ناوبانگ دەرەکات و متمانی نامێنێت. ئێمە هیوادارین ئێوەی بەڕێز و خۆشەویست سوود لەم بەرنامە بینن و ئەوەی کە ئێمە دەیخێنە ڕوو لە بەرنامەیەدا نیەتمانە بە خەڵک بڵێین هەر هەواڵێکتان بیست ڕاستەخۆ قەراری لەسەر مەدەن بەڵکو چاوەڕێکن ئارام بگرن تا ڕاستەکان ڕوو دەبێتەوە تا ڕاستەکان ئاشکرا دەبێت ئەو کاتە ئێوەش هەواڵەکە بڵاو بکەنەوە کە گەشتن ڕاستەکان چون زۆر جار زۆر هەواڵان بیستووە لە کۆتاییە درۆ دەرچوانە بووە. ئێ بەڕێزی خۆشەویست بینەرمان من لەگەڵ کامێرانی هاوکارم ئەم پەیامە دەگوازی لەگەڵ هەوڵاتیانە تاوتوی مابەدە دەکەین فەرموون با پێکەوە گوێبیستی وەڵامەکان بێت کاتێک کە هەواڵێک دەبیستن یەکسەر قەرار مەدەن لەسەر ئەو شتە و بڵاوی مەکەنەوە. مەسەلەی کوردیە لە تفەنگ بە تاریشیەوە نابێ بنێ. پێغەمبەری خوا فەرمێ سەڵسم کەفا بالمەرئی کەذبا ئەن یحەدیث بكل ما سمع. ئەبێ تۆ بەڵگەیەکی مەڵموسە دەستکەوێت ئەنجا بتوانانی حکم بێت. خۆی بە حەقیقەت ئەمە قسە فڕێدانە بیدایەت. ئەوەی بە دواداچوون کە نەتیجەی شتەکانی سەرکەوتوترە وەک لەوەی کە نایکە. کاتێک کە هەواڵی ئەبیستیت تا چەند بە دۆرەچوون بۆ هەواڵەکە ئەەکەی بزانی ڕاستە یاخود ڕاستە خۆ یەکسەر قەرارە دێڵێ بەڵێ ئەم شتە ڕاستە. هەتا لێکۆڵنەوەی لەگەڵ نەکەن تاوا سەیری نەکەی ناتوانێت بڵێ ڕاستە لە بۆ زۆرمان گوێ لە شتی نادروست بووە بۆیە هەتا دڵنیا نەبی ناتوانێت بڵێ ڕاستە. کاتە گرنگە مرۆڤ بە دۆرەچوون بۆ شتەکان بکە یەکسەر ڕاستەوە قەرار نەدە نەکەوێتە شوێن کاریگەری و چاودێگەری خەڵکی تر. بەڵێ زۆر جار دەبیستین هەواڵێک دەبیستین لە تۆڕە کۆمەڵاتیەکان لە شوێنەکان شتێک وایە دوجار ڕاستەکە دەرەکەوێت پێ دوانی ئەو کەسانەی کە ئەوە هەوا بڵاو دەکەنەوە دواتر کە ڕاستەکان دەرکەونە خەڵکە بە کەسێکی درۆزن ناوێن بڕۆ بەڵەواتەوە دروستە ئەو کەسانێک کە هەواڵی بە درۆ دەدەن ئەوانە درۆ دەکەن یان لەبەر چاوی خەڵک زۆر ناشرین دەردەکەون جێ سیقۆ متمانەی نین کە جوان لە هەواڵی تریش بێ سیقۆ متمانەی پێ ناکەن. بەسەر هاتووە ڕۆژ لە ڕۆژان شتێک لەسەر تۆ بڵاو بکرێتەوە و دواتر ڕاستەکان ئاشکرا بێ. من لەسەر خۆم نا بەدەستە دۆست و برادران بەڵێ منۆ خۆم نا تۆ شتێ ببینیت ڕاستەخۆ قەرار نادەی ناتوانم قەرار بدەم دۆرەچوونەکەی. بەڵێ زۆر جار هەواڵ بڵاو دەکرێتەوە جەنابەت کاتێک کە هەواڵێک دەبیستی یاخود هەواڵێک لە شوێ بەرگوێەکەوێت تا چەند بە دۆرەچوون بۆ هەواڵەکە دەکەیت تا ڕاستی مەسەلەکە بزانێت ئایا ڕاستەوخۆ مەسەلەن دەبیستیت کەسێک کوژراوە گومان لەسەر ژنەکەی دەڵەن ژنەکەی کوشتوێتی تا چەند ئەکسەر قەرارە دەی بڵێ وەڵام ژنەکەی کوشتوێتی تا چەند بە دۆرەچوونەکەی زیاتر هێزە ئەمنیەکان پێوەستن بۆ شتە وەکو نمونە هێنامەوە تۆکو خۆت تا چەند زوو قەرار لەسەر شتە دەی بە دوای بەڵگای ئەگەڕێ ئەمجا قەرار بێت تاوان بۆ دوای بەڵگای ئەگەڕێ باشتر اینجا قەرار بێت. کەسانێکمان هەیە شتێکە بینێت بەبێ ئەوەی هیچ زانەرێکی لابێت هەر لە خۆ قەراری کوێرانە ئەدات زۆر شتێکی زۆر غەڵەتە شتی وا بەسەر ناتۆ شت لەسەر تۆ بوترێت
انشاءڵا شتیوان نابێت ناوە لەسەر قەرارە نەیە. نەبوو قەرارشم ناوە چونکە پێ خۆشحاڵ نیم هین کەم بۆ خەڵک. باشە ئەو کەسانی کە بەم جۆرە ڕفتارەکان لەسەر خەڵک هەواڵ بڵاو دەکەنە پێ دوانێ دوجار کە ڕاستیەکان ئاشکرا بۆ کەسە بە کەسێکی درۆزن لە نێو کۆمەلگا ناوبانگدار پێەکە بەڵێ وای کاتێک کە هەواڵێکت بەرگوی ئەکەوێت یاخود هەواڵێک دەبیستیت تا چەند بە دووەرە چوون بۆ ڕاستی هەواڵەکە دەکەیت ڕاستەخۆ قەرار نادەی بڵێ ئەم شتە بەڵێ وایە تا چەند هەوڵەدەیت بگەیتە حەقیقەت چاوەڕێکی تا ڕاستەکان ئاشکرا بێت. وڵی زۆر شت ئێستا خۆی ئاشکرایە مەزە زۆر شتێ مەسەن پێویستیش ناکە کە خۆمان زۆر شت تێگەشتین تەمەنێکمان هەیە و چەند ساڵ لە حیزبایەتیا کوشتمان کردو ئەم لا ئەولا زۆر شتێ خۆمان ئەیزانین بەڵام بۆ نمونە خەبەرێکی وەکو ئەم پارانە کە ترامپ ئەڵێن کەشفی کردووە ئەوە تا ڕادەیەک ئەبێ مەزدەرێکی مەوسوق هەبێ ئەو کاتە بڕای پێ بکەی مەسەن بۆ نمونە بە ئەوی باسی کەواتە بوار هەواڵێک پێویستە چاوەڕێکین تا ڕاستەکان ئاشکرا بێ ڕاستە خۆی ئێستا قەرار نەدەین بەتاشی دوایە ئەبێت چاوەڕێ بکەین تا لە 100% ئەو شتە ڕاستە ئەو کاتە ئێمەش باوەڕ پێکەین بەڵام زۆر شتێ ئاشکرایە بۆ هەموو عالەم. کەسانێکگەن هەر هەواڵەکان پێگات بەبێ ئەوەی بە دووەرە چوونی بۆ بکەن کەرا قەرار لە سەراماتەن دوجار ڕاستەکان دەرەکەوێت کە ئەو شتەوانە بووە پێ دوانیم جۆرە کەسانەی تر وردە و دڵناو خەڵکە بە کەسێکی درۆزن ناوبانگ پێیاکەن ناخۆ حتمما هەر ئەوەیە بەڕاستی خاصە نەم منتیقی خۆمانە خەڵک هەمووی بووە بە سیاسی ئەو بەڕاستی ناکرێت ینی خەڵکێکی کەم ئەبێ ئیشی سیاست بکە ئەوی کە ئیشی خۆی بکە بەڵام بەداخەوە لە وڵاتی ئەموالیات و هەموو کەسێک بووە بە سیاسی ئەوە سەری لە هەموو شتێک تێگاوە بەسەر ناتوە هەواڵێک دەسە تۆ بڵاو بکرێتەوە یان لەسەر کەسێکی نزیکە بڵاو بکرێتەوە دوجار ڕاستەکان بۆ خەڵک ئاشکرا و بێت کە ئەم شتەوانیە بەتاکید ئێستا من خۆم بۆ شوێنێکە چم مۆزوعێک هەیە عینی شخصی خۆمە ئەمەیە بچم بۆ برادەرە بڵێم کە و مۆزوعە ئاوانیە و ڕاستەکەی پێ بڵێم زۆر جار لەنێو کۆمەلگادا هەواڵێک دەبیستیت شتێک بڵاو دەکرێتەوە تا چەند بە دووەرە چوون بۆ ڕاستی هەواڵەکە دەکەی بزانی ئەم شتە ڕاستە یاخود ڕاستە خۆ قەرار لەسەر شتەکە ئەدەیت وەڵێم هەواڵە بڵێ ڕاست وەڵی خۆی بە پێگەر مەسەلەکان سیاسی بن شتەکانەوەنە دووبارە بوونەتەوە ئەگەر مەسە هەواڵێکی سیاسی ئەوەنە دووبارە بووتەوە من بە شخصی خۆم تەسەور ناکەم مەسەلەی ئێستا بۆ نمونە چاکسازی ئەوەنە باسی چاکسازی کراوە ئەیکەین وێکەنینە بۆ ئێستا من هەتا بەیانیەکێ دانیشە لە چاکسازیەکەن تەسەور ناکەم قەت هەبووە هەواڵێک لەسەر تۆ لەسەر کەسێکی نزیکە بڵاو بکرێتەوە دواتر ڕاستەکان دەرکەوێت کە ئەو شتەوانە بوو ئەی تاوانەوە لە ژیانی هەموو کەسێکە هەیە نەگلێ یەکێک خەبارێک پێڵێ یعنی مەسەرەن ئەگەر یەکێک بەرامبەر شتێکی وت بێت تۆ جاری وایە بەبێ بە دوواداچوون قەرار لەسەر شتەکەی بەس دوایی لە ئاساسا وانە بەعنی هەست بە فەشیمانیەکی لەو قەرارێ گرنگە مرۆڤ بە دەرەچوون بکات بە بەڵگەوە شتەکان بسەلمێنێت یاخود ڕاستەوە قەرار بە نانا ئەو ڕاستینە غەڵەتە ئەبێ بە دوواداچوون بکەی بەڵامی تر حاڵەتی ئینفعال هەیە تۆ جاری وایە یەکێ شتێکی پێڵێ ئەو لەحزەیە تووڕەبوون شتێکی دەیە دوای پەشیمانی لەوە خۆی ئەوەی بە دوواداچوونەکە تەوان سەرکەوتوتراوە شتێکی احتیاجی وایە ئێستا ئەمە ئەوەنە بە دوای شتی یەکترا ئەگەڕێین یعنی ئەگەر من شتێک ببیستم تەسەور کە لەوانەیە لە شوێنتر باسکەم یەکێکتر ئەمانە هەموو ئەم شتانە دووبارە بنەوە یعنی لای خۆمانەوە وەکو عادەتی لیا هاتووەکە یەکێ شتێکە بیستێت ئیتر احتیاجی بڵاوی ئەکاتەوە لە یابەوە ئیتر نازانێت ئەساسی مەزەلەکەش چۆن ئەوانە هەیە لێرە ئەوەی بە دوواداچوون بکە نەتیجەی شتەکانی سەرکەوتوترە وەک لەوەی کە نایکە ئەوەی ئاوە مباشیر تۆ قەرارەی لەسەر هەموو شتێک لە ژیانە ئەوەی بە مباشیر قەرارەیە بێگومان غەڵەتە یعنی من خۆم زۆر جاجاری وا بۆ لەسەر مەسەلەیەک بەسەریعی قەرارم ماوە کەچی دوایی ئاساسی مەسەلەکان هەر نەوعێکی تر بووە هەر خۆم پەشیمان بووم یعنی هەستم کردووە خۆم لەو شتەیە غەڵەت بوو لەوانەیە تۆ جاری وایە لەو ئینفعالەیە دڵی بەرامبەرەکە و عەزێت بەی دوایی بە قورسی بۆ بێتەوە سەردایمی خۆ ئەمە هەموو کەسێک ئەم شتانی هەیە یەک کەس دوو کەس نییە لای خۆمان ئێمە بۆ یەکترەژین بۆ خۆمان ناژین یعنی شتەکانی یەکتر ئەمەنە بە این وەرەگرین سەیری خۆمان ناکەین سەیری بەرامبەرەکەمان لەوانەیە من لە زۆر شتا قەراری غەڵەت بەم شتی غەڵەتم هەبێ بیرکردنەوەی خراپم هەبێ بەس پێشەوەی بیر دەخۆم بکەم وەسەی فڵان کەسەوە غەڵەتی هەیە پێشەوەی باسی خۆم بکەم باسی ئەوەکەم یعنی خۆمان نابینین کاتێکە هەواڵێک دەبیستن
یەکسەر قەرار مەدەن لەسەر ئەو شتە و بڵاوی مەکەنەوە. مەسەلەی کوردیە لە تفەنگ بە تاریشیەوە نابێ بنەی. پێغەمبەری خوا فەرمێ سەڵسم کەفا بالمەرء كذبا أن يحدث بكل ما سمع. ئەبێ تۆ بەڵگەیەکی مەڵمووسە دەستکەوێت ئەنجا بتوانێت حکم بێت. خۆی بە حەقیقەت ئەمە قسە فڕێدانە بیدایەت. ئەوەی بە دواداچوون بکە نەتیجەی شتەکانی سەرکەوتوترە وەک لەوەی کە نایکە. مثلەن بە نمونە ئەبیستی دەڵێ وڵات دوکانی کەسێک ئەم شەو تاڵان کراوە. ئاژڵێن وڵات شاگردەکەی دزیبەتی. تۆ یەکسەر لێ بەڵە شاگردەکەیەتی یا بە دوێرەچوونی بۆ ئەوکەی تاوەکو ڕاستەکان ئاشکرا لە هیچ منطقێکی قانونی ئینسانی شەرعی دروست نییە تۆ یەکسەر حکمی بەسەرابەی بڵێ شاگردەکەی دزی کردووە. نەخێر ئەوەیە ئەبێ تۆ بەڵگەیەکی مەڵمووسە دەستکەوێت ئەنجا بتوانێت حکم بێت. خێرا بڕیاردان تووشی هەڵەمانەکە ئەوە هیچ گومانێکی لەسەر نییە. ئەی بۆ وتراوە لە کاتێکا کە تووڕیت بڕیارمەیە کە دڵی خۆشە وعدمەیە ئەمانە ئەوانەیە کە ئینسان تووشی هەڵاکە. ئەو کەسانەی کە هەر هەواڵێکیان دەستەکەوێت و بڵاوی ئەکەنەوە بێ ئەوەی بەدوای بە دووارە چوون بکەن بۆی بزان هەواڵەکە ڕاستەیانە یەکسە بڵاوێکەنەوە پەلەی بڵاوکردنەوەیانە پێ دوانێت دوجار تووشی هەڵەی گەورە بنەویش درۆکردنە لەناو خەڵکایەتە متمانیان نامێنێت کەس هەواڵن لێوە ناگرێت. جا هەر تۆ بۆ خۆت لەگەڵ پرسیارەکە شاوەڵامە داوەتەوە بێشک ئەوەی کە هەواڵەکەی بڵاو کردوێتەوە ئەگەر زەمیری تیابێ دوای هەست بە پەشیمانێکی زۆرەکە ئەڵە شەڵاوام نەوتایە و ئەگەر بەردەوام بێ لەسەر نەقڵکردنی هەواڵێک و بەبێ دەستکەوتنی بەڵگە و دیکۆمنت لە ئەخیرا هێواش هێواش ئەم پیاوە بەڵانسی بڕواپێکردنی لە ناو کۆمەڵانی خەڵکدا ئەبەزێت وای لێدێ چۆنەڵێ ئەو فلان کەس وتی دەبڕوای پێمەکە. کاتێککە هەواڵێکە بیستیت لە هەر شێگەیە گۆ بێت بە دوێرەچوون بۆ هەواڵەکەکەی تا ڕاستی هەواڵەکە ئاشکرا بێت یاخود ڕاستەخۆ قەرارە دەڵێ بەڵێ ئەو شتە وایە نا بە تاکی دەبێ ئەگەر هەواڵێک بیسیە بێ بە دوواداشوونی بۆ بکەی یعنی تاکیید بیتەوە تا چ ڕادێک ئەو هەواڵە ڕاستە اینجا تۆ نابێت فەنگ مەسەلەی کوردیە لە تفەنگ بە تاریشیەوە نابێ بنەی. پێ دوانێت لە ئێستادا کۆمەڵگەی کوردی وای لێ هاتووە بەبێ ئەوەی بەڵگەی هەبێ لەسەر شتێک بەبێ بە دوێرەچوون بکە یەکسەر ڕاستەوە قەرارە لەسەر کەسەکە لەسەر شەخسەتێکە لەسەر هەر مەسەلێکە خۆی بێوێت با بە تاکیت با کورد بە زۆربەی ئەم خەڵکی لەم ناوچەیە ژیوە ینی پێش ڕووداوەکانەکە جاری وایە شتێک ڕووی نایەوە بە سێ ڕۆژەمان باسیەکەن یعنی ئەوە زۆر هەیە. حت بەسەر ناتۆ ڕۆژە ڕۆژان شتێ لەسەر تۆ لەسەر ڕفێقەکە بوترێت دواتر کە بە دوێرەچوون کراوە هەواڵەکە ڕاست دەبووە با ڕوویەوە ئەبێت ڕوویە بێ بەڵێ بەس نازانم کەی بۆ بەس شتەکە ڕوویەوە بەڵێ ئەو کەسانەی کە بەردەوام خەریکی بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاستن پێدوانی وردەوەێتن متمانێن لەم خەڵکە نامێنێت ئەبێت وای لێدێ خەڵک سیقەی پێ ناکە بە تاکیت وایە ئەگەر زەلامێک هەر هەموو جارێ هەواڵێکی پێبات و دوایوان دەرنەچێت ئەکیت سیقە و نامێنێ وایە کەواتە گرنگە ئێمە سەرەتا چاوەڕێکەین تا بەڵگەکان ئاشکرابن مایەتێکی قورئانیشمانەی باز لەوە دەکات چاوەڕێکن تا بەڵگەکان ئاشکرابن تا ڕاستەکان ڕوو نەبێتەوە لە خۆتانەوە قەرار مەدەن لە خۆتانەوە بڕیار مەدەن گرنگ نییە ئێمە چاوەڕێکەین تاکو ڕاستەکان ئاشکرابێ ئەشبێت ئەبێت چاوەڕێ ڕاستیەکان بکەی دیا ئەبێت دلیلێکی هەبێ یا شتێک بە تاکی دوایە سەرچاو جەنابە بۆ چون بەڕاستی لێمە لەم عەسرەیە ینی زۆربەی وای لێ هاتووە ئێستا توانین بڵێن بە چەپڵێ هەموو کەسێکە لەپەڕین بە ڕووداوێک ڕووەدا یەکسەر ئەگەر لە دەم یەکێکیشەوە بیبیسین ڕاستەخۆ لە زاریە و کەسەوە نەیبیسین قەناعەتی پێ بکەین ئەو زۆر کەسیش لەم کاتەیە هەمومانەوە ئاشکرایە کە زۆر ئەوسیقەیە نەماوە لە ناو باڵا دەستەکانە و بە هەموو شێوەیەکیش لە هەموو کتابەکانە شیکراوەتەوە هۆشیاری دراوە لە سەردەمی ئیسلامی شەوانێ کە هاتووە بێ شتەکە وەکو هەواڵە وەکو خۆی ئایا وایە تا چەنێ ڕاستە ئەو کاتە تۆ هەموو حساباتێکی بۆ بکەیت. زۆر جار هەواڵێک بڵاوەکرێتەوە بەڵام دوای چەند کاتژمێریان دوای چەند ڕۆژێک ڕاستەکان ئاشکرا ئابن پێ دوای ئەم جۆرە کەسانەی کە هەواڵەکە بڵاوەکەنەوە تر وردە وردە متمانیان لەناو خەڵکە نامێنێت تر جێگەی باوەڕی خەڵک نابن چون یەکێک لە گرنگی هەواڵەوەیە کە ڕاستگۆیی تێدا بێت زایدەن وردبینی کە ئەم دوو شتەی تێدا نەما هەواڵەکە درۆ دەرچوو دواتر پێدوانی ئەم شوێنە ئەو دەستگایە ئەو کەسە بە درۆکەوێتەوە حقیقەت وایە ئێستا حالیان وای لێ هاتووە کە ئێستا و کەسانە لەناو خۆیان لە خودی خۆیە کە لەم بە تایبەتی لەگە باسی کوردستان بکەین ئەو سیقەکەم بۆ توانێ و کەسێک حقیقەتە ئیزانێ بەسەرە نەهاتوە قەت ئەکرێ بەسەرم هاتبێ هەموو کەسێک بەشی خۆی شتێکی وا لە ژیانە لەوە چێ ڕوو بدا کەم تا زۆر بەڵام دقیق ئێستا و شتم لە خەیاڵان نێ نازانم بەڵام هاتووە
پێویستە چاوەڕێکەین تا ڕاستەکان ناشکرا تا ڕاستەکان ئاشکراکە و کاتە قەراراتی خۆمان بین لەسەرەوە. لەیەکێک لە بەرنمەکانی ڕابردوومدا کە چەند ساڵێک لەمەوە پێش بوو پێشکەشکاری بەرنامەی چاکخوازی بووم مامۆستایەکی ئاینی ڕووداوێکی دڵتەزێنی بۆ گەڕامەوە لەسەر وەکو ئەم بابەتی ئەم ڕۆبگەم باسی لێو دەکەین تی لە دەرەوەی شاری سلێمانی کچێکی گەنج نەخۆشەکەوێت لەگەڵ دایکی و دوو برایدا ئەیهێنن بۆ یەکێک لە شارەکانی هەرێمی کوردستان بۆی چارەسەی نەخۆشەکەی بکەن کاتێک کە فەحسی بۆ ئەکرێت لە نەتیجەوەی کە فەحسەکان تێکەڵاو بووە فەحسی کەسێکی ئەدرێتەوە بەم کچە و بەدایکی کچەکاڵن کچەکەتان حەملی هەیە کچەکەش زۆر دەگری و هاتوو هاوارە کاڵێ شتیوانە بۆ شتیوانە بێ و من چۆن حەملم هەیە و دایک و براکانی زۆر لی تووڕە دەبن زۆر سەرزانیشتیەکەن دایکەکەی بەبێ ئەوەی بە دوورە چوونی وە بکات بەبێ ئەوەی چاوەڕێکە تا ڕاستەکە بە تاوی ئاشکرا ئەبێت یەکسەر قەرارە لە تۆڕەبوونا و دەڵێت بە کوڕەکانی بڕۆن خێرا بیکوژن و لە ناوی بن و بیخە ناو چاڵێکەوە دوایەوە براکانی هەڵەسن بەم کارە بە زوڵم کچەکە کوژن وردە وردە کچەکە کە دیار نامێنێت لە نێو کۆمەڵگەدا بە دوورە چوونی بۆ ئەکرێت و دەزگەکانی ئاسایش و پۆلیس بەم وەزعە زانن پاش نزیکی مانگێک ئەچین لە نێو قەبرەکەدا کچەکە دێنە دەرەوە و توێکاری پزیشکی بۆ ئەکەن کاتێک کە دەرئەکەوێت ئەم کچە هێشتا هەر کچە و بە کچێتی چۆدە ناو گۆڕەکە کە بە دوورە چوونەکەن بۆ ئەو بنکەی تەندروستی یاخود بۆ نەخۆشخانەیە بۆیان دەرەکەوێت کە فەحسەکە بە غەڵەت دراوەتەوە بەم کچە ئەمە ئەومان پێگەیەنێت کە بە هەڵا بەبێ ئەوەی بە دوورە چوونکەی بۆ ڕووداوێک زۆر جار بیستمانە کەسێک گیانی سپاردووە کەسێک بەناحەق کوژراوە زۆر ئافرەتی بەڕێزمان بینیوە بە هەڵا نامەیەکی بۆ هاتووە ڕقەمی تەلەفۆنی بۆ هاتووە مێردەکەی چاوەڕێی نەکردوە تاکو بە دوورە چوون بۆ ڕووداوەکە بکات و بۆی ڕاستکرێتەوە ژنەکەی تەلاق داوە یاخو خێزانەکەی کوشتووە زۆر ڕووداوی وا لە هەرێمی کوردستان بوونی هەبووە من ئەم نمونەیەم بۆیە باس کرد هیوادارین هەر ڕووداوێکمان بیست وەکو چۆن لە پێشەکی بەرنامەکە هەم لە درامەکە هەم مامۆستا ئاینەکە پێش ئاماژەی بۆ کرد هەم ئاەتە قورئانەکەمان هەیە هەتاوەکو هەواڵێک لێی دڵیان نەبینەوە هەتا لە هەواڵێک دڵیان نەبین ڕاستەکەی چییە چاوەڕێ نەکەین کە هەواڵەکە چییە و چی نییە ڕاستەخۆ بڕێر بدەین ئێمە تووشی هەڵە دەبین بۆیە پێویستە ئێمە چاوەڕێ بکەین تاکو ڕاستەکان بۆ دەرەکەوێت بە بەڵگۆشتەکە ئاشکرا بوو ئەو کاتە قەرار بین نەکوێران لە خۆمان لەکسە قەرار لەو شتە بین چون دوجار زۆر هەواڵان بیستووە کە هەواڵەکە ناڕاستە و دوورە لە ڕاستیەوە دوورە لەو شتانەی کە خەڵک باسی لێ دەکەن و زۆر جاری چۆتە بابەتی تۆمەت و بوختان و زوڵمکردنەوە ئێمە زیاتر بەردەوام دەبین پەیامەکانی هەوڵەتەمەوەی دەگوازینەوە ئێوە لەگەڵمانە بن فەرموون کاتێکە هەواڵێک دەبیستن یەکسەر قەرار مەدەن لەسەر ئەو شتە و بڵاوی مەکەنەوە مەسەلەی کوردیە لە تفەنگ بە تاریشیەوە نابێ بنێ پێغەمبەر خوا فەرمێ سەڵسەم کەفا بالمەرء كذبا أن يحدث بكل ما سمع ئەبێت تۆ بەلگەیەکی مەڵموسە دەستکەوێت ئەنجا بتوانانی حکم بی خۆی بە حەقیقەت ئەمە قسە فرێدانە بیدایەت ئەوەی بە دوادات چوون کە نەتیجەی شتەکانی سەرکەوتوترە وەک لەوەی کە نایکە ئایا تۆکو کەسێکی بە تەجروبە کەسێکی بەتەمەن ڕاستەخۆ قەرارە دەی لەسەر هەواڵەکە و باوەڕەکەی یاخود بە دوواداچوونەکەی بۆ ڕاستی هەواڵەکە تاکو ڕاستەکان ئاشکرا بێ قەرار نادەیت و دەخۆتە بڵاوی ناکەیتەوە خۆی بەڕاستی هەواڵ دوو هەواڵە دڵخۆشکەر هەیە دڵتەزێنیش هەیە دڵتەزێنەکە زۆر جار کە ڕوو تێکا بێت تۆ بگەڕی بە دوا حەقیقەتەکە بگەڕی بە دوای سەر چاوەکە بزانی ئەمە ڕاستیاننا پرسوڕای خۆت وەرگری پرسوڕای کە سوکارەکان وەگری ئەو سابڕیاری شەکە بدەیت من وام پێ چاکتە بۆکو شخصی خۆم ڕاستە خۆ جایز نیە ئینسان زۆر جار وا باسەکرێت دەوترێت وڵا پیاوێک خەنکێنراوە بەخوا پێمان وا بێت ئەڵێن ژنەکەی کوشتوەتی ئاڵێن ژنەکەی کوشتوەتی ئەم قەرارە ڕاستەخۆ ئەدرێت بەبێ ئەوەی دەزەکانی ئاسایش و پۆلیس بڵاویان کردبێتەوە بەدارچوونا کردبێ بەڵەکانە سەنە کە بەڵێ ئەمە ئافرەتە ئەم کەسە ئەم پیاوە لەلایەن ژنەکەی کوژراوە یاخود بەلایەن پیاوەکەی کوژراوە زۆر ئەم هەواڵانە خەڵگەڵێ وڵا فلان کەس کردی فلان کەس ئەم ڕووداوی قەومان پێدوانی ئەبێت چاوەڕێکەین تاکو ڕاستەکان ئاشکرابێ خۆی بە حەقیقەت ئەمە قسە فرێدانە بیدایەت ئینسان نابێت لە خۆی قسە فرێدابێ یەکەم جار بە ئینسابیشەوە قسە بکە دوای ئەو گەڕی دوای حەقیقەتەکە نابێتوانی ڕاستە خۆ بڕیار بدەیت کەی بە دواچوونی بۆ کرد گەیشتە نەتیجەی تا ئەو ساتوانی ڕێی تاوی لەسەر بدەیت
قەت بەسەر نەهاتەوە ڕۆژ ڕۆژان قسەیە لەسەر جەنابە بکرێت دواتر ڕاستیەکان ئاشکرا بێ خۆی بیدادە و حسابەی کە لەسەر ئێمە ڕوویدا خەڵک وەکو ئینسانێکی بێزەمیر بێ ئینساف هەر قسەی فڕێئەدا بیر ناکاتەوەم قسەی کە لەسەری ماڵە فرێدانی قسەکە بەس لە دوای چی ئەگە پێمان بڵێ بە ئاشکرایی بە حقیقت من بیداد ئەوان پێوتیان ئەم پیاوە پارێکی زۆری وەرگرتووە بۆی ئەو قسانەی کردووە من بە حقیقت پارەم وەرنەگرەوە کاک مەحسوود سێ جار لەسەر گوندی هەردوو دەستت ماچ دەکەم هەردوو دەستت ماچ دەکەم دەستی دایکی شێ ڕێژوان ماچ دەکەم میش موقیفەکەم و کە جواب مایەوە بە حقیقت وتیان ئەم پیاوە پارەی وەرگرتووە زەلامە بووە لە خۆیەوە بێ ئینسافانە قسەی فڕێدا وەڵام پیاوە سارەی وەرگرتووە نە پارەم وەرگرت نە ساشم گرت ئێستا حقیقت و واقعیت بۆ خەڵکەکە ڕوون بۆ کە من پیاوێکی ڕازم و خەڵکەکە قسەی فڕێدا و بوختانی بۆ من کردبوو پێدوانی ئەو کەسانەی کە هەر هەواڵەکان پێیەگا بڵاوی دەکەنەوە دوجار لەناو خەڵکە سنگ و قورسیان نامێنێ متمانیان نامێنێ بە کەسێکی درۆزنە مەنگ دەرەکەن حقیقت وایە کەسێکە بە حقیقت نتوانێت ڕاستیەکانی خۆی ئیسپات بکە حقیقت و واقعیت بڵێ درۆ بوختام کا بۆ خەڵک لە دوایی شاسون عەشی دابزە خەڵکی ڕێزیشی لێ ناژیرێ ڕاستیەکە ژەمێنێتەوە بۆ ئەو کەسەی کە لە بیدایەتەوە بوختانیان بۆ کرد دوایشە ڕاستیەکانی بۆ ڕازبووەتەوە بۆ خەڵکەکە ڕازبووەتەوە ئینشاءالله کاتێک کە هەواڵێک بڵاوێتە لەناو خەڵکە تا چەند بەدوارە چون بۆ ڕاستی هەواڵەکە دەکەیت تا چەند ڕاستەخۆ خێرا قەرارە دەی ئەڵێ بڵێ ئەم هەواڵە ڕاستە تا چەند بەدوارە چوونە هەیە هەواڵەکان ئێمەکەی بیستینسیان ڕێگای تۆڕە کۆمەڵاتەکانەوە یان ڕێگای کەناڵە ڕێگانەکانەوە بەڵام ژیانەکە واریات و لەوانێت زۆر بەدوای هەواڵە هەر نەڕۆم من ئەوە نەهیلاکی بەدوای ژیانە ڕاکەیت و هەوڵێیت و دەوام و دەبیستی مەسەلەن سێک دەبیستەڵێ ئەو شتە وا ڕوویداوە بەنم زۆر جارێ بەڕێزەکەم قسەش ئەبیسی بەدووادا چونشی بۆ بکەی بە ئەنواع شێوە بڵاو بێت عینانی بە شێوە بڵاو نەبێتەوە منە کەناڵەکەی بەڕێزێ هەواڵە بڵاوەکاتەوە ئەگەر تەنیا کەناڵەکەی تۆ باسی بکات تۆ بە جۆرێ باسێکی کەناڵێکی بە جۆر باسکات بێم لە خودی خۆت بپرسم بە جۆرێکی تر لە برادەکەی ترم ببیستم بە جۆرێکی باسیکات باشە مەسەلەن تۆ جەنابێت لەگەڵ کۆمەڵە برادرە ئەچی بۆ سەفەرێک سعادەکەی دەستەدا ئەنەی لە شوێنەکە یەکسە بڵێ ڕفیقەکان زیوانیا بە دەرە چونکە کێڵە ڕفیقی کێڵە مناڵێک لێ ناتوانێ بردووە نابێ ئەوە شتێکی زۆر غەڵەتە من لە ڕاستەخۆ کەسەکە تاوانبارکەم من جاری وا شتێکە بەدەست خۆم بۆی گەڕاوم یەکری بڵم بە تۆیە ناکرێت بەدووادا چونکە هەرەکرێت بەدووادا چون بۆ هەموو شتێکە دەکرێت دەگەی بەڵام ڕاستەخۆ نا قەت بڕیار نەی باشترە بۆی هەواڵێکیش من قەت ڕاستەخۆی سەری باوەڕی پێ ناکەم سەرەتا بە دوای بەڵگەیە بگەڕێکی بەتاشیت دەستکەوتنی بەڵگەت زۆر باش ئەگەر بەسەر ناتوە شتێ لەسەر تۆ بوو وترێت لەسەر کەسێکی نزیک دواتر ڕاستەکان ناشکرا بێ یەک شتم لەسەر وشتراوە بەڵام مشک خۆمۆنە پێوی لاک نەکە ئەگەر ڕوویا بێ لە خۆم بڵێن شتێک ئەو شتێککە باس کراوە چوم یان بۆ کەسێکی بەم نیوتەوە بۆم ڕوون کردەوە بە جوانتر یانەوە بەدوای گەڕام چێ باسی کرد بێیان چۆن بەدوای چوونە دەکرێت لا شتێک ئەو کەسانەی کە هەر هەواڵێکیان پێگات و بەبێ ئەوی بەدوارە چوونی بکەن بە بەڵگۆ بڵاویکەنەوە هەر هەواڵ بڵاوەکەنەوە پێ دوای لە کۆتایە کەسێکی درۆزن دەرەچن لە کۆمەڵگادا بەڵگان ڕاست نەبێ ئەگە بەڵگان لە بەردەستانە بێ بۆم نووسە لە خۆم هەواڵە بۆ تۆ باسەکەم ئەڵم لەم کۆڵانەیە شتێک ڕوویە شەر نیم بە ڤیدۆ یان بە نووسراوە پیشانی تۆی بم بەس خۆ دەبێت ئەوە لە هەواڵەکە دڵنیا بم بەسەکە هەم لە خۆمەوە بڵم چۆن دوای تو باوەڕ بە من ناکەیت چۆن درۆزن دەرەچن هەر شتێک کە وتر لە دنیاە هەر هەواڵەکە ئیڵیت یان هەر بەسەراتێکە ئیژێرتەوە یان هەر شتێکە بۆ یەکێکی تری باسەکەی بەڵگەیەکی لە بەردەستا بێ جوانترە ئەمە بۆ چوونەکانی هاوڵاتیان بوو سەبارەت بەو بابەتەی کە خستمانە ڕۆ بەپێی بۆ چوونەکانی هاوڵاتیان پێیان وایە کاتێک کە هەواڵێک لە شوێنێکەوە دەبیستیت پێویستە بە دوواداچوون بکەیت تا دەگەیتە بەڵگەی تەواو پاشان هەواڵەکە باوەڕی پێ بکەیت و گەر بتێ بڵاوی بکەیتەوە زۆر جار لەنێو کۆمەڵگەی کوردیدا کاتێکە باز لە شتێ دەکرێت کاتێک کە هەواڵێک بڵاو دەبێتەوە چەندەها کەس دەبنە پۆستەچی و دەما و دەم ئەیگوازنەوە بەبێ ئەوەی بە دووادەچوونیان کردبێت بۆ ڕاستی هەواڵەکە دواتریش ڕاستیەکان ئاشکرا دەبێت و کەسەکان بە درۆزن دەمێننەوە ئەوانەی کە خودی هەواڵەکەیان بڵاو کردوێتەوە بۆیە ئێمە هیوادارین هەر هەواڵێکمان بیست ڕاستەخۆ قەرار لەسەر شخصەتی کەسەکان و ئیشی کەسەکان و بڕیاری کەسەکان نەدەین کە زۆر جار هەواڵەکە نادروستە یاخود بەو جۆرە نییە کە خەڵک لێ تێگەشتووە بە جۆرێکی دیکەیە بۆیە هیوادارین خەڵک هۆشیار بێتەوە ڕاستەخۆ قەرار لەسەر خەڵک نەدات چونکە ئەگەر تۆ ئەمڕۆ لەسەر عیبی کەسێک قسە بکەیت لەسەر بابەتی کەسێک قسە بکەیت
بە دڵنیاییەوە تۆ سبێنێ خەڵک باست دەکاتەوە وەک دەژوترێت کاتێک کە ماڵە لە شوشەیە بەردمەگرە ماڵی خەڵک بە پێی شریعەتی ئیسلامی هەر کەسێک بە دوای عیبی هەر کەسێکا بگەڕێت بە دڵنیاییەوە خوای گەورە خۆی بە دوای عیبا دەگەڕێت و ئەگەر لە ناوماڵەکەی خۆشیدا بێت خوای گەورە ئابڕووی دەبات بۆ ئێمە هیوادارین لە خۆتانەوە کوێرانە بڕیار نەدەن لەسەر هیچ شتێک هەر ئەوەندە ماوە تۆ بڵێین ڕاستی وشەیەکە بە هەزاران درۆ لە بەردەمیان دەلەرزن و چۆک دادەن پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت وڵاتانی دراوسێت تا چەند کاریگەریان هەبوو لە ناو شۆڕش و بزوتنەوە ڕاپەڕینەکانی کووردا تا چەند ناکۆکیە ناوخۆیەکان و بەریەکەوتنەکان کاریگەری دەرەکی لەسەر بووە ئەم لایەنانەی کە داینەمۆی سەرەکی جوڵانی و گاریخوازی کورد بوون هەمیشە پێکەوە تەبان نەبوو بە هەمان سەردەمی ئەخڵەتی ملیشنەکان هەمیشە هەرێکیان دیادە پارت دەوڵەت و وڵاتێکە ئێمە دووش لە یەک جیا بکەینەوە لە تاریخ ئەو تاریخی کە ئێمەمانەوێت کە خەیاڵی بۆ ئەکەین جیایە لەوەی کە ئەو تاریخی سوودی لێوەرەگرین بۆ نەشتەرکاری خۆمان بەشێک لە وڵاتانەی کە لە دراوسەی هەرێمی کوردستان بوون شۆڕشیان تێ هەڵگیرساوە تا چەند ئەم شۆڕشانە کاریگەری لەسەر شۆڕش و ڕۆحی بەرخۆدان و ڕوبەڕووبوونەوە هەبووە لەناو بزوتنەوەی سیاسی کووردا ناشکی ئەو ئەخڵەتی کە هەمانە تەجاوزی نەکرد سەکرتاری سیاسی کورد هاتووە هەموو هێرکانی خۆی برۆ سەبەتەی وڵاتێک بەخردن لەوەی کە ئێمە ئەمڕۆ تێناگەین کە ئینجەرلیگەکەتە مەترسیەوە لە تورکیا بێت تۆ بزانی هەولێر ئەتوانە بەدیلی ئینجەرلیگ بێت دەشێ هەموو دەستەواژەیەک جەوهرێکی هەبێ ناوەڕۆکێکی هەبێ مانایکی هەبێ نەتوانین تەجاوز ئەم مانای بکەین کە ئێمە مەسەڵ نەتوانین هەر پێنج حیزبە سەرەکیەکە بکەین بە حیزبێک هیچ نەوێ باسییانیان سێ حیزبی ئیسلامی بنجی بوونەوە لە یەکێ لا ئەقل خیتابێکی موحەدیانە بێت کە برایەتیشم کرد لەگەڵ کەسێ بڕیار نادەم برایەتی بکەم تا جوان دیراسەی ئەو برایەتیە نەکەم دەگوترێ ڕەنگە ئەمە جەبرێک بێ لەوەی کە ئیسلامیەکان بیانەوێ خوانی لێ ڕزگارکەن چۆن تاکیدکەینەوە لەسەر پرۆژەی برایەتی نەک برایەتی ئیسلامی لە کوردستانە برایەتی نیشتیمانی لە هەموو حیزبەکانی کوردستانە کەسانێکن کە خاڵی هاوبەشیان زۆرە لەگەڵ لایەنە ئیسلامیەکانە ئەم برایەتیە لەم سیاقەوە کە هەڵێگرین بۆ سیاقی سیاسی لە هەمان دۆخە زمانەتی ئەوەیە کە بمێنێتەوە بە خراپ تێگەیشتن لە بەرامبەر بووە بە گەورەترین کۆز و بووە بەوەی کە ڕیسی برایەتیە کاتۆ بە خوری